سڵاتان لەبێت وەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. لە درێژێ زنجیرە بەرنامەکانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە کە تایبەتە بە 42هەمین ساڵوەگەری دامەزراندنی حەزبی کۆمۆنیستی ئێرانەوە لە خزمەتتاندا. لەم بەرنامەیەدا میوانداری زۆر بەڕێز وریا ئەحمەدی ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵە دەبین. کاک وریا سڵاوت لێبێ و زۆر سپاس کە بەشداری لەم بەرنامەیە. زۆر ڕێز سڵاوم هەیە بۆ ئێوە و بۆ بینەرانی خۆشەویستی تلەڤیزیۆنی کۆمەڵە و هەروەها پێشاپێش ڕۆژی تەشکیلی حیزبی کۆمۆنیستی ئێرانتان پێ تەبریکەش. زۆر سپاس کاک وریا، وەکو لە پێشەکیەکە ئاماژەم پێدا لە ساڵوەگەری 42هەمین ساڵی دامەزراندنی حەزبی کۆمۆنیستی ئێراندان دەستکەوتەکانی حەزبی کۆمۆنیستی ئێران کەم و کۆڕیەکانی یا خاڵە بەهێزەکانی ئێوە چۆن هەڵدەسەنگێنن؟ حزب کۆمۆنیستی ئێران دیارە لە شرایەتێکی زۆر تایبەتە لە ئێرانە دروست بوو، لە شرایەتێکا دروست بوو کە جەرەیاناتی تر بە تایبەت جەرەیاناتێک کە بەناو چەپ و کۆمونیزم تا ئەوعانە مەعروف بوون وەکو حزبی توودە و حتا بەشی لە چریکەکان کە دوای بە ئەکسریەت مەعروف بوون و ئەوانە هەمویان پاڵیاندا بە جمهوری ئیسلامیەوە و زت خەڵک گوێسان و لە شرایەتێکا بوو کە تەشکیلاتە چەپەکان هەر هەمویان یەک لە دوای یەک خەریک بوون شکستیانە خوارد. جمهوری ئیسلامی حمڵێکی وەسیعی کردبوو بە تەواو ئینقلابیونی ناو ئێران و بەتۆر واقعی ناومیدیەکی گەورەی دروست کرد بوو. حزب کۆمۆنیستی ئێران جوابێک بوو بۆ ناومیدیە لەو کاتە، یعنی دقیقاً بەتایبەت لە کوردستانیشا دروست بوو و دروستبوونی لە کوردستانە و جنبشێکەوە لە کوردستانە موجود بوو، حزورێک کۆمەڵەیەکی زۆر قوی لەو ئانا ئومیدی گەورەیدا بەڕاستی بە فعالینی چەپ و هەروەها فعالینی کرێکاری تا ئەو ئانەوە کەسانێکە و هەر کەسێکە تۆزێ بە ئازادی بیریە کردەوە، حتا زۆر کەسانێک هەر کۆمۆنیستیش نەبوون بەڵام لە مبارزەیەکە لە عەلەی ڕژیم شاشێکەتیان کردبوو بۆ ژیانێکی باشتر، بەڵام دوای ئەوە بینیان کە جمهوری ئیسلامی ژیانێکی ڕەشی دا سەپار بەسەریانە و بۆ هەمووی ئەوانە لەو کاتتا ئومیدێک بوو. بەحاڵ حزب کۆمۆنیستی ئێران 42 ساڵ عمری کردگا، لەم 42 ساڵی چا هەڵسوکەوتی زۆری بووە و هەم مشکلاتی زۆری نیاسە پشتر و هەم تەلاشایەکی بێوەقفۆ زۆری کردووە لەناو کۆمەڵگا چتایەک یعنی مبارزاتێک بەجێگێنیت لە حقیقەتە خۆی زەرفێک بوو و ئیسەی چەند زەرفێکە بۆ دفاع لە ئینسانیەت، بۆ دفاع لە ژنان، بۆ دفاع لە مناڵان، بۆ دفاع لە کرێکاران، بۆ دفاع لە محیط زیست، بۆ دفاع لە یعنی هەر ئینسانێک بیەوێت قەدەمێک هەڵبگرێ بۆ ژیانی باشتری بەنسبەت ئیمڕۆیەوە ئەو حیزبەیە کە بەبێ هیچ قەید و شەرتێک هە لە پشتەوانەوە. بەڵێ زۆر سپاس کاک وریا. پرسیارە ئەم هەوەیە لێتان بپرسم ئەوەیە کە لەو کاتەیە بۆ کوردستان هەڵبژێردرا بۆ تەشکیلی ئەم حیزبە کە لەویا تەشکیل بێت و کەم و کۆڕیەکانیش ئەگەر باس بکەن بۆ هەرچی زیاتر گەشەسەندنی ئەم حیزبە. ئەزانین چی لەو ئانا کوردستان منتەقەیەکی ئازاد بوو و زۆرێک لە مەناطقی کوردستان بەدەست پێشمەرگەوە بوو. من ئەوانە خۆم ئفتخار ئەوەم بوو کە پێشمەرگە بووم. لە حاڵە شەڵێکی زۆر داسەپاو بەسەر خەڵکی کوردستانە وەلێ لە عین حاڵە ڕژیم ئەو ڕژیمە بوو کە هێشتا لە تەواو ئێرانە تەثبیت نەبوو. لەلایەکەوە شەڕی ئێران و عێراقی داسەپاندوو بەسەر خەڵکان، لەلایەکەوە حمڵەیەکی نظامی وەسیعی کردوو بە کوردستان لە مقابڵ جمهوری ئیسلامیەوە وێسا و کۆمەڵە دانەی لەوانە بوو کە زۆر محکەم لە مقابڵ جمهوری ئیسلامیەوە دفاعی کرد لە کەرامەت ئینسانی خۆی و کۆمەلگاکەی و هەر بۆیە لەو مەناطقانە و کۆمەڵە حزوری بوو بەحاڵ بەدەست منتەقەی ئازادمان بووە. هەر ئەوە تەنها شوێنێک بوو لە ئێرانە کە بتوانانی ئازادانە فعالیتی سیاسی بکەیت، فعالینی لێنا هاوفکری بکەن، جلسات بگرن، سمینارات بگرن، خۆیان ئامادەکەن بۆ دەورەی تازەی کە تووشیاریان بوو و حزب کۆمۆنیست لەو بابەتەوە یعنی کوردستان تەنها جێگەیەک بوو بۆ ئەوەی کە بتوانێت تەشکیل بێت لە ناو ئێرانە.
بەحاڵ بەڵێ محدودێتایەکی زۆرێکی بوو خۆ زۆر کەسێکی انتقاد دەکەن ئێژن بەحاڵ حزب کۆمونیست لە ئێرانە زۆر اجتماعی نەبووەتەوە یا زۆر محدودیەتی بووە ئەوانە حقیقەت هایەکن بەڵام حزب کۆمونیست ئێران یەکی لەو حزبانە بۆ اتفاقات خۆ حزب هەر لە شوێنێکە دروستە بێتی تر زۆرێک لە حزبەکان کە لە ناو جەریاناتی ڕاست و مرتجع بوون حتا لە ئێرانیجا دروست نەبوون لە دەرەوەی ئێران دروست بوونەوەمانە بەڕاستی خودی معیاریەوە نییە تۆ لەکوێ دروست بیت یعنی ئەو پرسیارە یعنی ئەو بڕێک ئەو مۆزوعە مەترحەکەن دەی لە کوردستانە مەشیات دروست نەبووە بەڵکە لە تارانە مەشیات دروست بووە لە ناو کارخانەکانە دروست بووە بەنظر من ئەوە معیار نییە معیار ئەوەی ئەوە حزبت چی ئەڵێت چی ئەوێت وە بەعەمەڵ خەریک چییە و حزب کۆمونیست لەوانە خۆشبەختانە کەمی نەهاوردووە. بەڵێ زۆر سپاسکە گوریە بە بەرفراوانی و بڵاو بووە سۆکە سۆسیالیزم لە هەر وڵاتێکدا جێبەجێ بووە خراپی و ناسایشی بە وجود هێناوە ڕای بەڕێستان پێم خۆشە سەبارەت بەمە بزانم و داهاتووی ئێستا باسەکەمان سەبارەت بە ئێران و کوردستانە داهاتووی کۆمۆنیزم و سۆسیالیزم لە کوردستان و ئێراندا چۆن دەبین؟ ئەوڵان ئەو پرسیارە ئەوە پرسیارنی ئەوە حکمە ئەو کەسانەی کە ئێژن لە هەر وڵاتێکا کە سوسیالیزم هاتووە خۆشبەختی نەهاوردووە ئەوە ئەوڵەن حقیقەتێک نییە ئێمە هەر ئیسەیچ مەسەن کوبا تواشاکەیت زۆرێک لە وڵاتەکانت تواشاکەیت سەرۆگردنێکیان هانە بانە و لە بەنسبەت وڵاتانی ترەوە ئەوانەوە ئەو قساکەن معلوم نییە بە ئەساس چی قساکەن بە ئەساس مەسەڵەن ئەژمایسە چین و پاکستان بە یەکەوە مقایسە بکەیت مثلا کیت ئینسان تەرجیحەدا لە چینا بێ یا لە پاکستانە بێ ئێمە چینمان قبول نییە ئێمە کوبایشمان قبول نەبوو ئێمە ڕوسیشمان قبول نەبوو ئێمە پێمان وابوو و پێمان وایە کۆمونیزم هیچ کات نەتوانی تا ئیسەیش نەیتوانی ببێ بە حاکم بالاخره تجارب نیشانیدا کە ئیشتباهاتی زۆریی بووە لەو جنبشە بەڵام قسەکە ئەوەیە کە ئەوانەی کە ئێژن خۆشبەختی نەهاوردووە لە عین حاڵە کەسانێکن کە سیستم سەرمایەداری بە سیستم خۆشبەختیە بینن دێ سیستم سەرمایەداری تواشایەکە نەهامەتیەکانی فەقری بێکاری مهاجرەتی ئەسڵ سیستم سەرمایەداری بە تۆ واقعی هیچ جەزابێتێکی نییە لە هیچ دەورێکە هیچ جەزابێتێکی نەبوو بۆ ئینسان بۆ غەریزەگەر ئینسانی بۆ ئارەزوگەر ئینسانی ئەو کەسانێک کە ئەم ئیدعاکەن ئەوڵەن بە تۆر واقعی تەشخیصیان ئەوەسە کە یا پیان خۆشە ئەو حکوومەتگەلێکە وەکو حکوومەتی ستالین و یا مەسەڵەن چین و ئەوانە یا کورەی مەسەڵەن شماڵی بەناو کۆمونیست و بەناو سوسیالیسم و تەحویل مردم بدەن کە واقعاً وانە و هەدەفی تریشیان ئەوەیە کە زۆر خەجوڵانە بۆ ئەوەی کە لە سەرمایەداری دیفاعکەن حمڵاکەن بە مەسەڵەن ئەو کشوەرانەی کە ناویان بەناو سوسیالیسم ئێمە سوسیالیزم بەناو نابینین ئێمە بە شێوەی ژیانەی بینین یعنی کۆمونیزم و سوسیالیزم شێوەی کە لە ژیان ئەو شێوە لە ژیان دیاری ئەکات کە وڵاتێک سوسیالیستی هەیە یان نییە بۆیە ئەگەر هێنەکەی پرسیار ئاخرەکەی یانی پرسیار دوومەکەت شاید تکرارێکیتەوە باشتر بتوان جوای بڵێ بەڵێ داهاتووی ئەم سۆسیالیزم چۆن دەبینە داهاتووی سوسیالیزم یعنی ئێمە بێ لە سەرمایەداری و تواشاکەین سەرمایەداری هیچ بوونە جەزابێتێکی نەتەنەها نییە بەڵکو هەموو جزئێک و هەموو لە حەزات ژیانی خەتەرە بۆ ئینسانیەت هەر ئیسێکل لە هیچ کوێنێک دنیا تۆ سەرمایەداری نابینی کە یەک ذەڕە بەڕاستی یەک ذەڕەت بۆی شەرافەت بۆی کەرامەت بۆی حیسیەتی ئینسانی لێبێ بەغێرز ئیستثمار نەوێ بەغێرز فەقر نەوێ بەغێرز شەڕ نەوێ بەغێرز نابەرابەری نەوێ هیچ چیتری نییە بەنابەرین تۆ وەختی قسەی سوسیالیزمەکەی قسەی ئالتەرناتیڤێکەکەی بۆ سیستم سەرمایەداری سیستم ئەگەر سوسیالیزم بەدیلێک بێ بۆ سەرمایەداری یعنی ژیانی باشتر یعنی ڕفاهێک فرەتر یعنی ئەمنیەتی فرەتر یعنی ژیانێکی باشتر
کەرامەتی ئینسانی لەسەرەوە، یعنی بەیەکەوبوونی ئینسانەکان بە معنای واقعیەکە ئێمە ئینسان مەوجودێکی اجتماعیە. تۆشا کە مەسەڵەن مەوجودێکی اجتماعی بەیەکە و معنی هەیە، بەڵام لەم سیستما ئێمە بەیەکەوە هیچ معنییەکمان نییە بەڕاستی، یعنی وارونەیە. سوسیالیزم یەکی لەو یعنی دانەی لەو نەگەرەشانەیە کە تەلاشەکە ئەم حاڵەتە وارونە لە ژیان بنیامە بگەڕێتەوە سەر جێگەی خۆی، یعنی بەیەکەو بوونمان ببێ بە مایەی پشتیوانی بۆ یەکتر، ببێ بە ئەمنیەت بۆ یەکتر، ببێ بە ڕەفاه بۆ یەکتر، ببێ بە یەکەوبوونێک کە ئەحساس کەرامەت و ئەحساس خۆشبەختی بکەین بەیەکەوە. ئێمە لێرە بەیەکەوبوونمان بوو بە مایەی فەقر و فەلاکەت و شەڕ و نەهامەتی بۆ ئەکسەریەت ئینسانەکان لەم دنیا و بووە بە مایەی خۆشبەختی بۆ عەقەلیەتێکی بە حەقیقەت ناچیز، یعنی عەقەلیەتێکی زۆر ناچیز. بۆیە ئەگەر قسەی ئایندە بکەی ئەسڵ لە نەزەر منەوە سوسیالیزم ئالتەرناتیڤی نییە. ئێمە ئیشتباهات زۆرمان بووە لە تاریخا، ئەو ئیشتباهاتە ئەشی ببینین. ئیشتباهات لە دۆران لەنینە بوومانە لە تەواو دۆرانەکانە ئێمە ئیشتباهاتی زۆرمان بووە. ئەبێ بتوانین فایق بین بەسەر ئیشتباهاتێکەوە بوومانە. تۆ تماشای سەرمایەداریکەن 500-600 ساڵە ئەم سەرمایەداری هەر خەریکە خۆی بە تۆلید و بازتۆلید دەکاتەوە. هیچ وەختێک ناژێ من خراپم، ئەژێ ئەوانە وا کردیان خراپ بوون. بەڵام ئیسە ئێمە گەرەکمانە باشیکەین. تۆشا کە سوسیالیستەکانە بێ فێر بن، کۆمونیستەکانە بێ فێر بن لە ئەشتبای خۆیانەوە بتوانن فێر بن و ئەو ئیدەی ئینسانیەوە هەیانە تەنها شتێکە کە ئینسانیەت بە تۆر کولی ئینسان نەتوانین نەجات بە. بۆیە بە نەزەر من سوسیالیزم ئەسڵەن شتێکە گەرەک و بیت و گەرەک و دەوێت ئالتەرناتیڤە، یعنی بە عەقڵیش حتا نییە، زەرورەتە، زەرورەتێکی بێ ئەملا ئەولایە بۆ کۆمەڵگای سەرمایەداری. بەڵێ زۆر سوپاس کاک گوریا. ژمارەیەک بیرمەند بڕوایان وایە کە سۆسیالیزمی کاتی مارکس و ئەنگەڵس و لێنین و ڕۆزا لۆکزامبەر وەک زۆرێک لەو هاوشێوانە ئێستا کۆنا. بۆچی ئێوە ئەمە چۆن هەڵدەسەنگێنن و بۆچی بڕواتان بە سۆسیالیزم هەیە؟ و ئەوڵەن ئەوانەیە کەەوە قساکە نێژنەوە کۆنە بێ بێژن چی تازەیە. من ئەومە زۆر بۆ مهمە وەختێک لە فەقر و فەلاکەت ناو سەرمایە دفاعەکەن و ئێژن ئەو کۆنا، وەختێک لە مەسەبێک کە هەزاران ساڵ کۆنترە مەسەب مەسەڵەن چی تازەی هەیە لە تاریخەوە تازە جەزابێتی چییە مەسەب؟ وەلی ئەوانە ئەو قساکەن اتفاقاً مدافعین مەسەبن خەریکە قساکەن. ئەگەر قەرار تاریخ بێت و شتێک کۆنە بێت سەرمایەداری و کۆنترە، مەسەب کۆنترە، ئەم ئیدە لە هەمویان تازەترە بەنسبەت تاریخ و تماشاکەی. من بە عینیاتەوە من ئەڵێم ئەو ڕۆژێکە مارکس وتی سەرمایەداری ئەبێ نەمێنێت و نەقدی کرد لە سەرمایەداری، زەرورەت ئەوەی کە سەرمایەداری نەمێنێ بەنسبەت ئەمڕۆ چۆنیە. ئەمڕۆ زەرورەتی چەند قات مهمترە لەوەی کە فەقر نەمێنێ، شەڕ نەمێنێ، بەرابەری بێت، ئینسان بێت. ناو پاسپۆرت و ئەوانە هەزار دانە مەحدودیەتی ڕەنگ و پێس و نژاد و ملیەت و ئەوانەی بۆ نەتاشن، بەرئەساس ئەوانە بەرخوردی پێ نەکەن. ئەگەر ئەوانە بێت دوای چەند دەهەوە یا 100 ساڵەوە ئەو زەرورەتە ئیمڕۆ خۆ زۆرترە، فەقر زۆرترە، ئیستثمار زۆرترە، ئەن باش سەرمایە زۆرترە، لەناو مردمە بێدەرەتانی و بەدبەختی زۆرترە، تعدادێکە وا کرێکارن و ئیمڕۆ نان بەیانیان بۆ گرە هالە گرە یا بۆ بەیانیان زۆرترن. بەنابەرئین ئەگەر ئەوە کۆنە ئەوڵن ئیمڕۆ لە هەموو کاتێک تازەترە کە تازەگەکەی چییە؟ تازەگەکەی ئەوەدە شەڕ نەمێنێ، ژن و پیاک بەرابەر بن، هەموو ئینسانێک بتوانێت لە علم ئیمڕۆژی بتوانێت ئیسفادەکە، هەموو ئینسانێک دەستڕەسی بێت بە دەوا و دەرمانێکە ئیمڕۆ مۆجودن لە مقابل نەخۆشیەکانەوە، هەموو ئینسانێکە بتوانێت لە علم ئیمڕۆ لە دانش ئیمڕۆ بە مەجانی بتوانێت علم یانێ فێر علم بێت، هەموو ئینسانێک بتوانێت ئینسان بێت بەبێ ئەوە جز و تەبەقەیەک بێت. دەی ئەگەر ئەمانە تازە نین چ شتێکە توانێت لەم دنیا ئێمە تازە بێت؟
بۆیە من ئەتفاقن عکسەوە شتا ئەبینم یعنی شتێکەوە ماکس وتویە ئیمڕۆ بۆ ئەم کۆمەلگای سەرمایەداریە لە هەموو کاتێک تازە بڵێ کاگوریا داوای لە بردنەکەم بۆ کێشەشکۆلە تەکنیکیە کاگوریا ئەگەر ئێمە سەری شۆڕشەکانی ئەم دوایانەی ئێران بکەین شتێک کە زۆر بەرچاو دەکەوێت حوزوری جوانانە و بەشداری جوانانە لەو شۆڕشانەدا ئێوە بە بڕوای ئێوە سۆسیالیزم چۆن کاریگەری دەبێت لەسەر ئەم جیلە چۆن وەکو دەبینین لە دنیایەکی نوێ و لە ئابوووریەکی نوێ و لە دنیای دیجیتاڵیدا دەژین من ئەوە جارێ پێشکی بێژم دنیای دیجیتال بە معنای ئەوە نیە دنیای نابەرابەر لە بێن چووە یعنی دنیای دروستە جوانەکان یا لاوانی ناو کۆمەلگا شێوەیەتر لە ژیانیان هەیە بەڵام ئەو شێوە لە ژیان و چۆنیەتی متەلعبوونیان لەناو ژیانە بە معنای ئەوە نییە کە تەبەخات نەماوە لە بێن چووە یا ڕنگ و بۆی گۆڕاوە ئەوان لە دنیای دیجیتالەوە زۆر ئاگادارن لە بێڕەحمی لە نابەرابەری لە فەقر لە فەلاکەت لە دروستکردن شەڕ لە هەمووی ئەمانە ئاگادارن و ئەوە خودی هەر هەمووی ئەمانە اتفاقاً جەزابیەت سوسیالیزم لەسەریان ئەواتە سەر ئێمە ئەبێ فعالینی سوسیالیست بزانین شێوەیە ئێرتباطمان دەتەک ئەم نەسڵە جوانە چۆن تەنزیمەکەین ئێمە ئەشی بە زوان ئەوان فێربین قسە بکەین ئێمەشی بە ڕەواڵ ئەوان بتوانین کارکەین بەڵام ئەوان ئێمڕۆ ئیمکاناتیان زۆرترە یعنی کەسێکەوە لە دێهاتێک و لە ئێرانە دانیشتووە ئەتوانێت لەو سەردنیاوە ئاگادار بێت کە چه خەبەرە بۆ نوعامە سەرمایەکی گەورەیە ئەمڕۆ هەیە ئەگەر تەوەجۆتان کردبێت نیروی جوان نەک تەنیا لە ئێرانە لە هەموو شوێنێکی دنیا ئەو نیروەیە کە اتفاقاً عەلەی شەڕن عەلەی فاشیستن عەلەی نابەرابەرین ئەو خودی جوان بوون یعنی شور و شوق یعنی جەسارەت یعنی جورعەتدان بەخۆ بۆ دگەرگونی بۆ یعنی جوان بوون ئەو کەسەیەکە ئەو کەسانەیە ئەو شێوەیە لە ژیان ئەو بەخشەیە لە ژیان کە اتفاقاً هیچ وەختێک ڕازی نییە بۆ شتێکە پێش خۆی بووە هەمیشە دایم حەزەکە شتێک باشتر لەوەی کە پێش یعنی باوکو و دایکەکانیان بوویانە بەدەستی بێرن ئێمەی چەروا بووین بەنابەرین ئەوانە نەو ئاوەرن ئێمەشی فێر بینزانین لەگەڵ نەو ئاوەری ئەوانە چۆن ئەتوانین ئەم ئیدەگەل سوسیالیستیە لەگەڵ یانە پەروەرش بین و یا پەروەرش بدرگین بە ئیدەهای سوسیالیستیەوە ئەوانەشی فێر بن چۆن ئەتوانن کۆمەلگایەکی باشتر بۆ خۆیان دروستکەن تواشاکە جوانێکە ئیمڕۆ لە ئێرانە خەریکە ژیانەکە چ شتێک مەسەڵ سەرمایەداری چ جەزابێتێکی هەیە بۆی ئاوارەگی نەمێنێ لە وڵاتەکەی خۆی تەحسیڵی باش و دوای تەحسیڵی باش بێکاری تەبعیث ئەگەر بڕوا بۆ وڵاتێکی تر ڕاسیسم یانە لە شوێنەکەی خۆی بکەنگێت یا لە شوێنەکەی خۆی بمێنێتەوە بە هەزار یۆکدان ئەمانە هیچ جەزابێتێکی بۆ ئەوان نییە اتفاقاً ئەوان ئارەزویان گۆڕاندنە قسەکە ئەوەیە کە ئێمە چۆن نتوانین لەگەڵ ئەمانە بە شکڵێکی تەبیعی ئەو گۆڕاندنە هەمڕاهی بکەین و سوسیالیزم و سوسیالیستەکان چۆن نتوانن ئەو گۆڕاندنە بەرەو جەهەتێک بوون کە ئارزووە ئینسانیەکانیان ئینسان بە تۆر واقعی خۆی بۆ خۆی ئارزوەکانی زۆر ئینسانین شرایطێکەوە تەحمیل ئەوێ پیان ئەیان کا بەغێر ئینسان سیستمێکەوە تیاژیانەکەن ئەیان کا بەغێر ئینسان ئەگەر نە خۆیان بۆ خۆیان تۆ تماشای مەسەن سوینامیەکان کە تواشای یارمەتی ئینسان بۆ ئینسان کە تواشای مەسەن پرۆژەهای کە لە دنیا چەندها ئینسانی جوان حازرن حتا خۆیان قوربانی کەن بۆ ئەوە کە جەمعیتر لە شوێنێکرا سەرفی ببن یعنی غەریزەی ئینسان بە یەکەوبوونی و بۆ یەک کارکردنی و حتا کۆتا هاتنی و حتا خوبەخشانە کارکردنی بۆ ئەوەی کە ژیانێکی باشتر بۆ خۆی و کۆمەڵگاکەی بوێت لە ناو تێف جوانە زۆر هاتە سەرەوە ئەمە سەرمایەکی گەورەیە چۆن ئێمە لەگەڵ یاسو کەوتەکەین ئەوە پرسیارێکێک ئەبێ فعالین سیاسی بتوانین جوایی بنەوە ڕێگەکەی پیاکەن
ولا طريقة أو ڕێگە لەوە پەیەکەن بتوان تاسیرات خۆیان دابنن ئێمە ئابینین مەسەڵ مەسەب چۆن لەسەرم جوانگە لێ تاسیردانی ئەبینین سەرمایه‌دارەکان چۆن تاسیردانن ئەبینین مەسەڵ ڕاستیستەکان چۆن تاسیردانن هەموو ئەوانە بۆ ئێمە دەرسە چۆن ئەکرێت دانێ ڕاستیست مەسەڵ جوانێک قاناکە بیکە بە ڕاستیست بەڵام کەسێک کە ئینسانێکی سوسیالیستە زد هەموو نوع ئەستەمێکە نتوانێت ڕێگەی پێیاکە ئەو جوانگە لە هەمڕای خۆیکە ئەمە پرسیارێکە بێ فعالین جوای بدەنەوە بۆیە کۆمەلگای بە نظر من ئیمڕۆ ئیمکان زۆرترە لەسەر نیروی جوان تەئەسیری ئینقلابی دابنیت تا مەسەڵ 20 ساڵ و 30 ساڵەوە پێش کە هیوادارم فعالین بتوانەوە. زۆر سپاس کاک گەوریا من پرسیارێکی تایبەتم نەماوە ئەگەر بۆ خۆتانەتانەوەی لە کۆتایی بەرنامەکەدا ئاماژە بە شتێکی نەوتراو بکەن بفەرمونون. من زانم حزب کۆمونیست ئێران زۆر کەسێژن ئیجتماعی نییە لە قۆپۆی نەکوتاوە لە ناو کارخانەکان ئێرانە زۆر عینی نییە ناتوانێ مەسەڵ فراخان بە تەواو جامعەی ئێران بخاتە پشتە خۆی هەمووی ئەوانە ڕاستەکەن بەڵام تەسەورکەن ئەو حیزبی چەند نەبوایە ئەو حیزبە کەسانێکی لە ناو خۆیان جێگەداگا و هەزاران هەزار نەفەر لەنا ئەو حیزبە ئەم کۆمەلگایانە هەمڕایی کردگا کە هیچ گونە منفعەتێکیان جگە لە منفعەتی ئینسانی جگە لە بەرابەری ژن و پیاو جگە لە ئەوەی کە ملیەت یانێ ستەم ملی نەمێنێ لە جگە لەوەی کە ستەم تەبەقاتی نەمێنێ جگە لەوەی کە ئینسان وەکو ئینسان ئەبێت لە بەهرەمەندی لە هەموو نعماتێکە مەوجودە لەم دنیا و خۆیان یان قوربانی کردی بۆ شکنجەیاندا زیندانیان پێشاگای ئیعدامیان داگا ئەم حیزبە ئەو حیزبەیە تەنها حیزبێکە من نەژم تەنیا حیزبێکە وەلی یەکی لەو حیزبانەیەکە لە ڕۆژ ئەوەڵەوە حتا ئەمڕۆ من و تۆ بەیەکەوە قساکەین سازش ناپەزیرترین جەریان بوو لە مقابل جمهوری ئیسلامیەوە نەک تەنیا لە مقابل جمهوری ئیسلامی لە مقابل مرتجعترین نیروی منتەقەوە لە کوردستانە لە باقی شوێنەکان ترا هەمیشە دایم تەرەف ئینسانیەت و ئینسان و ئینسانیەتی گرگە و هەمیشە زت هەر نوع ستەمێک بووە بۆیە من هیوادارم ئەم حیزبە و ئەحزابی لەم شکڵە بتوانە ناو کۆمەلگاکە ئێمە زۆرتر بن بۆ بتوانین کۆمەلگایەکی لایەقی شانی ئینسان دروستکەین. سپاسانەکەم ماندوو نەبن. بەڵێ سپاس بە بەشداریتان هاوڕێ وریا ئەحمەدی ئەنجامی کۆمیتەی ناوەندی کۆمەڵە. بەڵێ هازیزان و بینەرانی خۆشەویست زۆر سپاس بۆ ئێوەش کە تاکو ئێستا بینەرمان بوون سەرنجتان بۆ بینینی درێژە بەرنامەکانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە ڕادەکەش.